دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز بارخان کاکسۆران پێش ناوبڕەکەوتی ئەوەی ڕوویدا بەرەڵاییە ئێوە بەچ پاسایەک بەرگری لەم بەرەڵاییەکەن بە هیچ ئەگەمە بەوە ناڵێن بەرەڵاییە وتە دژی ئادابی گشتی بێ بەرەڵاییە باس لەوەش کرا کە بەرەڵاییە بەڵام من بە هەموو جۆرێک یعنی هەندێک شت هەیە گەر یاسا نەزمینەکە بێ بە بەرەڵایی کەواتە ئەوە دژی ئادابی گشتی کەواتە بەرەڵاییە وەکۆی کە جگەرە خواردن قەدەغە بێت کەسێ بیخوا بێت ئەوە بەرەڵایی یان نە کاکسۆران نا بە ئەو شەیە قورسە ئەی چییە ئەوە دژی ئادابی گشتیە ئەوە خۆشەویستی نییە ئەوە ئیهانەیە بۆ هەندێک کەس و ڕەتکردنەوەی سوتاندی پێی ئیهانەیە بۆ خەڵکی تر بەڵێ ئیهانەیە بۆیەوە نەخێر بە هەموو جۆرێک ئەوە مححکومەکەم کە داواکاری گشتی هەستێت بە مححکومکردنی و دوو کەسە و سزان بۆ دابنێت و پێم وایە ئەوە نەریتێکی خراپە لە کوردستانە سەر هەڵ بدات وەکو باسم کرد خەڵک لەسەر شعر و نووسین و چی لەم کۆتایانە لە کوردستان فتوای درا ئیزعاج کرا ئیهانەی پێکرا تهدید کرا خەڵگی چۆتە دەروی کوردستان لە بەرەوەی کە شتێکی نووسیبێت دیترە بێتەوە وڵاتە بەجێبێڵە بەر حاڵەوەی کەم نێڵم لە بچمە سەر ئەدەبیاتی کوردی کە زۆربەی زۆری شاعیرە گەورەکانی ئێمە باز لە ماچەکەن لە کوردستانە جێکەوتووە بووە بەهای خەڵکیش یەکێک لە شاعرەکانی ئەحمەد هەردی شاعری کورد باز لە ماچەکات کە شعرێکی جوانە لە ساڵی 1939 نووسراوە ئەگەر بێت لاپەڕی شاعیرەکانی کورد هەڵبیتەوە دژی ئەو نەریتەیە کە کاکسۆرانیش لێرە باسەکات کە کۆمەلگای کوردی ئەمانە بە بەهای خۆی ئەزانێ کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی کراوەیە کۆمەلگای کوردی زیاتر ڕوو لە مەدەنیەتە کۆمەلگای کوردی پێی خۆشە ئەو شتانی ئەو مەدەنیاتانەی کە وڵاتەکانی تریش پێی گەشتون لێرەش ڕنگدانەوەی هەبێت لە برەوەی ئەوانەی کە لە وڵاتانی دەرەوە ڕوویداوە و گەشتون بۆی کە ئێستا بەو جۆرە ئەتوان ئازادی بەیان بکەن یاساکانیان یاسایەکە کە دیفاع لە ئینسانەکە یاسای یەکسانیەوە لە وڵاتی هۆڵندا بۆ نمونەکرا لێرەش بکرێ من مەبەستەکەم ئەوە نیە ئێستا بڵام ڕێک ئەوێ لەگەڵ ئێرە مقارنە بکەم بەڵام ئینسانە سۆزە خۆشەویستی بۆ بە ئینسانەکان بۆ جۆرە جا بکرێنەوە بۆ گەنجان و خەڵکانی ئێرە بۆ ئەبێ بێبەری بن لەو خۆشەویستی کە خۆیانانێت من مۆزوعەکە تەنها بچووکیش ناکەمەوە ویستمەوەت پێ بڵام تەنها لە ماچەکان تەنها لە باسکردنی خۆشەویستیان من زیاتر ئەمێت بچمە سەرەوەی کە ئازادی ڕادەربڕین لەژێر پرسیارە من پێم وتی شعر مەمنوعە لە وڵاتەیە من پێم وتی ئەو شێر کۆبێکەسەی ئەو شێر کۆبێکەسەی بەڵێ پێتەڵم ئەو شێر کۆبێکەسەی کە کێلی قەبرەکەی شکێنرا فتوای کوشتنی درا لە ساڵی 92 شعرێکی نووسی هەموو مەلاکان قسان لەسەر کرد بۆ ئەمانە ئەوە مۆزوعێکی ترە خەڵکێک لەو کاتیانی گەران بوولەوە شێرکۆبێکەس کەسێک بوو بە تەواوەتی ئەلانیەوەی کردبوو کە چۆن بیر و باوەڕێکی هەیە بۆیە لە دژی شێوەستانەوە نەگەر ئەو نمونەی زۆر هەرێکێک لەو کەسانەی تر جەلیلی بڵێن جەلیزادە قوبادی جەلیلزادەیەکێک لەو شتانی شعرێکی نووسی بوو بە هێرا لە سەری کاکە ئەوە ئیهانەی بۆ خەڵکی تر کەواتە لە نێوان سووتانی پەیکەرەکە و ئەو ماچەیە کامیان ئیهانەن بۆ خەڵک بەدڵنیاییەوە سووتانی پێکەر ئیهانە بەدڵنیاییەوە سووتانی پێکرد ئەبێ بە ئیهانە و بە هەتا بە ئیرهاب سێر بکرێت لە بەری سووتاندن و تێکدان و شێواندنی سمبوڵە کە سمبلێک لە هەر وڵاتێکا دانرێت ڕێزی لێگیرە دەبێتە سمبولی شارەکە بەوەیە ئەناسرێتەوە ئەبێت خەڵک لە بەرامبەر ئەمان ناڕزاتی دەرببڕێ دەستێکی ڕەشە کەس نازانێت کە زەزانێت خەڵگەیە باوەشێنی ئەم قەزەیە کات و پشتیوانی لێ زۆر کەسن بڕۆ سێر کە بزانێت ئەوە نمونونەکانێتی لە بەردەسما ئەوانەی کە باسی لەکەنێکێک لەوانەوەکو نووسەرێکی ناسراویشە دوای ئەوە ئەحمەد وەرتی باسێکات کە پێڵێت ئەمە من هەر نازە ئەم پەیکەری ناخۆشەویستی و نازانم چییە یەکێکی تر لەوانە بۆ نمونە هەر کەسێکی ترە فازل قەرەداخی کە سێرم کرد شتەکان هەمووی ئیسلامی و ئەحمەد وەرتی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی باز لەوە ئیسلامیەکانەکەی بەڵێ من ئیسلامیەکانە باز لەوە تەنیا ئیسلامیەکان هەڕەشن من لەم مۆزوعی کە ئێستا باس ئەکرێت بەڵێ من هەموو کاتێک ئیسلامیەکان و ڕەوتە ئیسلامیەکانم بە هەڕەشە داناوە لەسەر ژیانی خەڵک و نمونونەکانیشم باس کرد کاوگیان ئەمەگەر ئێمە هەڕەشە بین لەسەر ژیانی خەڵک حەفدە کورسی دەنگ نادا بە ئێمە ئەگەر هەڕەشین بۆ سەر ژیانی یەک ئینسان هیوادارم سبەینێ بێت بڵێ ئیسلامیەکان هەڕەشەن لەسەر ژیانم نەک کۆمەلگای یەک ئینسان بەهارخان باشە زانێ کێ هەڕەشە بۆ لەسەر ئەوان وەکێ ئەوانی قەتڵ و عام کردووە ئیسلامیەکان یا هێزی تر بۆ ئێستا ئێمە لە گردی عەلی ناجی کێ قەتڵ و عامی ئەوانی کردووە ئیسلامیەکان یا غەیری ئیسلامیەکان ئاڵای حیزبی شیوعی بە درێژایی تەمەنی حکومڕانی بزوتنەوەی ئیسلامی لە بەجار لە هەموو ئاڵایە بەرزتر بووە لە شەڕەکانیشا کەس دەستێکی لێ نەداون کەس لەسەر ئازادی بیرۆڕا خەڵکێکی نەکردووە ئەوەی کە ئەڵێ ئازادی ڕادەربڕین ئەخرێتە ژێر پرسیار من هیوادارم بەهارخان و خەڵکێکی تری ڕۆشنبیریش جنێودان و ئازادی بیرۆڕا جیاب کاتەوە
کاکە ئەمانە کتێب نووسراوە ئاڵێ مامۆستایانی ئاینی لەگەڵ ڕێزمان ڕۆژانە 5 جار وەکو کەرە سەڕێنن کتێبەکەی ملایە ئەمە ئازادی بیر و ڕایە نەخێر ئەمە بێڕێزیکردنە جنێودان بەخوا ئازادی بیر و ڕایە تۆ بۆت هەیە بڵێ خوانیە من مناقەشەتەکەم ئەڵێم هەیە تۆ بۆت هەیە بڵێ قورئان نووسراوی محەممەدە منەڵێم نەخێر قورئان وحی خوایە بەڵام تۆ بێ تۆ نامە مەبستم تۆی نەوعینە نووسەرێک بێت جنێو بدا بەخوا کە خوا بیر خاوەن و پەرستراوی ئەم کۆمەڵگەیە هی ملیارێک ئەوەندە مسلمانە جنێوی پێ بدەیت کەس جنێو بە خودی خۆی قوبول ناکات تا بە بیر و باوەڕەکەی تا بەخواکەی قوبولکە ئێمە ئەڵێن تکایە ئازادی بیر و ڕا کەشتێکی زۆر جوانە یەکێکە لە مافە سروشتیەکانی خوا وەکو ڕێزلێنان بۆ ئینسان بۆ بەرزڕاگرتنی بەهای ئینسانی بوون پێی داوە بەڵێ کاک سۆران دوو پەیوەندی وەرەگرینەوە گەڕێنەوە ئەحمەد عوسمان لە هەولێر کاک ئەحمەدەم کاتت باش فەرموو شەو باش بەخێرکردنیوانە بە ڕێزەکەتانەکەم زۆر سپاس دوو پرسیارم هەیە بۆ بەعەرخان پرسیاری یەکەمیان لەسەر فرەژنیەوە ئایا تەکەی قورئان ڕاستریان بیر و بۆچنی ئافرەتان لەبارەی فرەژنیەوە و پرسیاری هەر بۆ بەهارخانە بۆ سەرباندنی ئەوەی ئایا ماچ شتێکی ئاساییە ئایا ئەتوانێت لە ڕێی کەناڵەکەتانەوە ئێستا لەسەر NRT ئایا ئەتوانی ماچێک لە کاک سۆران بکات زۆر سپاس میدیا ڕێبوار لە سلێمانی ئەم کاتت باش بەڵێ ئەم کاتت باش میدیا خان فەرموو کاکاوە ئەم بەرنامە تایبەتی جەنابەت بەڵێ بۆ تایبەتی کردو بەڵێ وەڵام دەدەمەوە فەرموو پرسیارەکە بکە لە بەرەو کاتێکی تۆ دیاری کراوە ئەگەر پرسیارێکی ترتە بێ دوو پرسیار ڕوبەڕووی تۆ کرایەوە ئەگەر پرسیاری دومیانم گوێ لە نەبوو نازانم پرسیاری یەکەمیان لەسەر فرەژنی بوو بەڵێ ئەگەر وەڵامی پرسیاری یەکەم دێتەوە قسە من لەسەر یەک شت قسە بکەمەوەی کە زۆر جار باز لەوە کرێتەوە کە بڵێن جارێکی تر بێڵێمەوە ئەنی زۆر جار ئەبینیت کە ئەوان زۆر خوان بە نوێنەری هەموو خەڵکێکی مسلمانە بیننەوە هەر ئەم پرسیارەی کە ئەم برادەرەش ئێستا کردی هەر لەوە هاتووە کە ئەمەڵێن بەڕووی دنیا مەدەنێتە خەڵکی کوردستانی ترۆ قبول ناکە چوارژن لە ماڵێکا بێت بە هەموو جۆرێک ئەمە ڕوبەڕێوەستینەوە بەڵامە بێت خەڵکێک بزانێت بێت ئەوانشی کە مسلمان یا مسلمانینان هەر کەسێکن بزانن زەرمەندی و داغڵە دڵی ئەو ژنانە چێکەژنی دۆمیان بەسەرێت کام ژنێ لە کوردستانە تەحەدایەکەم بێت بڵێت پێم خۆشە هاوسەرەکەم ژنم بەسەرابێنە بە ئیسلامیەکانی شەو بەوانشی کە خۆیان لەناو حیزبەکانی شایشەکەن هەر نمونونەکەیمان بینی خۆ لەم ئەخیرانەیە کە چفۆزەیەک دروست بوو لە بینی دوو ژن و پیاکی زۆر کادری بەرزی یەکێک لە حیزبەکان کە پێویست ناکە ناوەکەی بێنم کە ژنەکەی بەسەرهێنا دنیایەک لەسەری مۆزۆ دروست بوو دنیایەک مۆزۆ لەسەری دروست بوو بەڵام مەسەلەی فرەژنی پرسیارم بدەیتەوە لەم ڕووداوەوە یەکتر قبول نەکردن بووە بە کولتور لە کوردستانە دەتوانینەوە بڵین هەموو کاتێک یەکتر قبول نەکردن لە کوردستانە ڕوویداوە لەبەرەوەی کە خەڵکانەگەانێت خۆیان بسەپێنن بەسەر هەموو کۆمەلگاکەیەکە خەڵکانێکن ڕەوتی ئیسلامیەکانن خەڵکانێکن کە خەڵکانێکی نادیار جاری وا هەیە ئەتوانی بڵێت کە قێزەونە ئیرهابین بە جۆرەگانە کۆمەلگای کوردستان بشێوێنن بەسەریەکە و نمونونەکانی شەمەمی باس کردووە کۆمنتت ئێوە فاکتەری یەکتر بڵاوبوونەوەی کللتوری یەکتر قبول نەکرد ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 2 ساڵ لەمە و پێش لە هەفتەی شوبات لەگەڵ کاک تایر حەسەنی ئەندامی مەکتەب سیاسی حیزبەکەی ئەوان پێکەوە لەگەڵ برادرانی تری کۆمۆنیستی کرێکاری پێکەوە بووین لەسرە مامۆستایانی ئاینی جیاوازی ئایدۆلۆژیمان نەبوو بوو بەهۆی ناکۆکی بۆی کە ئێمە لەسەر داخوازی ڕەوای خەڵک پێکنین ئەوە ئێمە بووین هەموو بەڕەنگە جیاوازەکان بە ئایدۆلۆژیا جیاوازەکان یەکمان قبول کردەوە کاتە شتێک هەیە بە ناوی یەکتر قبولکردنیان تۆڵی شتێک نییە بە ناوی یەکتر قبول نەکردن تەسامح بەشێکی گەورەیە لە دینی ئێمە ئەوەی لە کوردستانە مەبەستمە لە کوردستان یەکتر قبولکردن هەیە دەسەڵات پێی خۆشە شەڕی هێزە ئیسلامیەکان و هێزە ئالمانیەکان ڕاستەکان و چەپەکان هەمیشە هەبن و دەوڵەتانی عەربی ئەوەی کە ئەو بە نموزەجی ئیسلامی داێنێ من بە نموزەجی زۆر دیکتاتۆری قێزەون بە ناوی ئیسلامەوە کە هەمیشە لەسەر ئەمە 30 ساڵ حکمیان کردووە ئیسلامیەکان قەتڵ و عام بکەن چەپەکان بکەن بە گژیانە شەڕ و ناکۆشی لە ناو کۆمەلگا هەبێ بۆی ئەوان لەسەر کورسی بێدەنگ بمێننەوە بەڵام کاتێک کە کۆمەلگا تعبیر لە خۆی بکە بەبێ ئەوەی کە پێکەوە بژین بەبێ ئەوەی یەکتر قبول نەکەین کاکە خوای گەورە داوای لەوە کردو ئینسان ئازاد بێ لەوەی چ دینێ هەڵە بژێرێ
ئازاد بێ لەوەی چۆنەژی ئازاد بێ لەوەی کە بۆ خۆی بیر و باوەڕ و بیر و ڕای دەرببڕێ کەس بۆی نییە نەدینی بەسەرا بسەپێنە نە هیچ شتێکە لە قەنەعەت و بیر و باوەڕی بەسەر چۆن ئینسان ئەتوانێت ئەوە بسەپێنێ بەڵام بەداخەوە برادرانی کۆمۆنیستی کرێکاری هەمیشە بە بڕیاری مسباق بە کۆمەڵێ زاراوەی کۆنەپەرست و ڕەوتی ئیسلامی و ڕەجەی و ئەمانە هاتوونە کە ئێمە وا بەوان ناڵێن قسە لەسەر و تۆ گفتوگۆیەکەین قسە لەسەر و وەڵامانەکەین کە تۆ هاتێت بۆ قسەکانی بارخان بەڵام دوو پێوەند تەلەفۆنی وەرەگرین ئاسۆس عوسمان لە ڕانیە ئەم کاتت باش فەرموو ئەم کاتت باش سەرەتا ئەو کاری کە لە سلێمانی ڕوویدا بەرامبەر بە ئەو پەیامبەرەی سلێمانی من بە پەیامبەری دائەنێم کە ئەو گۆڕەی شکێندا بەدەستی دەسەر ڕەشەکان بە عەقڵە تاریکەکان ئەو عەقڵانی کە نامۆن بە کوردستان سەرەتا من پرسیارێک لە کاکسۆرانەکەم ئایا کاکسۆران ئێوە گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئاین بۆ خوددایە و نیشتیمان بۆ هەمووانە دووەم ئایا ئاگداری ڕاگەیاندنەکانتانن ئەو ڕاگەیاندانەی کە ڕۆژانە هاوڵاتیانی ئەم نیشتیمانە شەحنەکەن لەسەر دووبەرەچی لەسەر ئەوەی کە هەموو شتێ ئەدەب شۆڕشێکە بەڕێز ئێوە دەبێت تێبگەن لە ئەدەب چییە شعر بەشێکە لە ئەدەب ئەوە بەشێکە لە شۆڕش ئەدەب واقعی حاڵ ناگوازێتەوە شعر بۆ واقعی حاڵ ناگوازێتەوە شعر شۆڕشە بەڕێزان ئەوەی پشتیوانی کاتی پەیوەندەکە دیاریکراوە تەواو بوو کاتەکەی سەروەرکەریم لە سلێمانی و لەگەڵمانەیە کاک سەروەرم کاتت باش فەرموو پەیوەندەکەی پشراوە دوا پەیوەندی بوو کاک سۆران پرسیارەکە ڕوبەڕووی جەنابەت کرا ئەوەی کە ئەو کاک ئاسۆیە وتی ئاین بۆ خوددایە و نیشتیمان بۆ هەمووان ئەمە قسەی خۆیەتی چونکە ئاین خوای گەورە بۆ بەڕێوەبردنی ژیانی ئینسانەکانی ناردووە ئێمەش پێمان وایە نیشتیمان بۆ هەمووانە بۆ دەستە و تاقم و خەڵکێک نییە بۆ هیچ ئایدۆلۆجیا و فکرەیەکیش نییە پێم سەیرە و برادەراڵێت دەستگاکانی ڕاگەاندنی ئێمە نازانمەوەی کە باسیەکە ئێمە زۆرترین ئەدیب و نووسەر و شاعیرمان هەیە و تاریخی ئیسلامیش شاهیدە لەوەی ئەدەب و هونەر لای ئێمە چ بەهایەکیە بەڵام جنێ و مهاتەرات و بێڕێزی بە ئینسان نەناوی ئەدەبە نەناوی هونەرە کە سێڵسێ سەرخۆش بێ و لە خۆیەوە شتێ بنووسێ و جنێ و بەخوا بدا بڵێ ئەمە ئەدەبە بە ناوی ئەدەبەوە جنێ و بە خەڵک بدەن بە هیچ ناوێکەوە ڕێنادرێت جنێ و بە هیچ ئینسانێ هیچ مرۆڤێ بدرێ نەک بەخوا بەڵا کاک سۆران پرسیارێکی گریمانەیی لێ بکەم ئەگەر ئێوە کێزێکی ئیسلامی لە دەسەڵاتە بن بەڵێ لەنێوان ئەو کەسەی کە پەیکەری خۆشەویستی سووتاند لەگەڵ ئەو کەسەی کە ماچیان یەکتریان ماچکرد لە پارکی ئازادی کامیان سزاکەی تونترە بێ نازانم من شت لەسەر گریمانە نابێ بەڵام یاساکانی ئیسلام لە قورئان وەرگیراون و ئەگەریەوە ئەگەر ئیسناد بکەینە سەر قورئان ئیسناد بکەینە سەر قورئان ئافرەتێک هاتووە بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ من زینام کردووە یعنی بە مستەڵەحی ئەمڕۆ سێکسم کردووە ئەڵێ نەخێوانیە بڕۆ سێ جارێتەوە بۆ لای دەرێکە دوایەتەوە لە سکم هەیە لە نەخێر بڕۆ مناڵەکەت گەورەکە دوای لە مناڵەکەم بووە ئەڵێ نەخێ بڕۆ شیرێ تۆ تا گەورەیەکی دوای گەورەیەەکە ئەمە هاتووە بۆ لای پێغەمبەری خوا ئێمە کە گەشتینە دەسەڵات بەم شێوە ڕەفتارەکەین ئەوەی کە لە قورئان هەیە ئەوەی لە حەدیسی پێغەمبەری خۆیان نەک ئەوەی لە عەقڵی خەڵکێکە هەیە یا توندڕەوە یا لە پەنای ئیسلامەوە ئیسلام ناشیرین کاکە سەدام بە ناوی ئەنفالەوە کوردی ئەنفال کردووە ئێمە دژی ئەوەین دژی سەدامین دژی زوڵمین دژی ستەمین بە ناوی هەرچیەوە بێ حەزەکە بە ناوی قورئانەوە کردبێتی قورئانی استیغلال کردووە بۆ مەرامی خۆی ئەبێ ئێمە وحی کە قورئانە کە سونەتە جایکەینەوە لە سلوکی من ئەمە تێگەشتنی خۆمە بۆ ئیسلام ئەمە ئیسلام نییە ئەمە تێگەشتنی سۆران عومەرە بۆ ئیسلامی کە ئەمەوێت تەمسیلی بکەم نمونەیەکی جوانی پیشان بدەماشمانە نمونەی ناشرینی پیشاندا وەکو چۆن عەلمانیەت لە تورکیایە کوردی هەر بە ناوی ئینسانەوە ناو نەبردووە وەکو چۆن کۆمۆنیزم کارەساتی لە رووسیا بەرهەمێناوە ئەکرێ من هەمووی بکەم بەوەی کە تێزەکانی مارکسیزم وایوتەوە بۆ لەو نمونەیە کە هێناتەوە حەدیثەی باس کرد قسەکرد لەسەرەوە بوو ئەوەی پێغەمبەر درود و خالی بە لەسەرەوە بوو کە بەڵگە نەبوو یا مەبەستەوەی بڵێ لەسەرەوەی کە ئیسلام نهاتووە پشتی خەڵک ڕووتکا و قامچی لێ بدا ئیسلام هاتووە ئەوەشی کە تاوانەکە بۆی سترکە بۆی کۆمەڵگەیەکی تەندروستی پارێزراوی پاکمان هەبێ ئیسلام حەز ناکا خەڵک تاوان بکاتە ئێوە یعنی ئەوەی کەوتێت ڕێگە نەک بماشکردن بە سێکسی نامەحرەمی شەدەن نەخێر
ئێمە هۆشیاری کۆمەلگاکەمانە ئێمە هۆشیاری کۆمەلگاکەمانە گەێنینە ئاستێک کە تێ بگا حاڵەتی تەندروست خۆشەویستی پەیکەر نییە شتێکی بێگیان خۆشەویستی حاڵەتێکی ڕوحیە لە نێوان ئینسانەکان بە ڕێگەی دروستی خۆی چونکە وەکو چۆن لە ئەوروپا بڕۆسێ کەس لەگەڵ کچێکا بکە 18 ساڵ نەبێت لە ئەوروپا لەژێر سزاکەی دەرناچی ماناوێ ئازادی نیە نا ماناوێ ئازادی هەیە بەڵام خۆ ئازادی سنووردارە باخان لەگەڵ قسەکانی کاکسۆرانی نەخێر ئەوەی کە کاکسۆران باسیەکات جارێکی ترچووە سەریان بڵێن باز لە خەڵکەکە دەوەی کە ئەمانیانەوێت بە جۆرێک ئەو دەسەڵاتی کە ئەو باسیلەکە بەلای منەوە خەوە خەیاڵە لە برەوەی تا ئێستا هیچ جێکێک لە وڵاتانەی کە دەسەڵاتی ئیسلامی دامەزرانەوە لە وڵاتەکەی خۆیان دەست و قاچە بڕێت هەر ئێستا لە سعودی عەرەبی چەنەها خەڵگەی گوێی بڕاوە دەستی بڕاوە قاچی بڕاو نازانم ئەم سیستمێکی ئەمان باسیەکەن بە جۆرێک خەو خەیاڵێتە بەرچای من لە زۆربەی قسەکانی ئەوەی باس کرد کە بڵێن من سەر بە حیزبی کۆمۆنیستیکرەکەن بە شانازیەوە ئێڵم بەڵام من ئەمڕۆ بۆ ئەم بەرنامەیەکو هەڵسوڕاوی ژنان داوەت کرابووم نەگەوەی کە بڵێن من شانازی بەو تاریخی خۆمەوە ئەەکەم بۆی کە چەندێک دیفاعکەرە لە مافەکانی ژنان چەندێک مەسەلەی ئازادی تاگ مەسەلەی ڕادەربڕین مەسەلەی هەموو جەوە سیاسەکان لە کوردستانە کە من زۆر لێرە باسیەوە ناکەم چکە چەند جارێکی تر ئەو باسیەوەی کرد بۆیە باسم کردەوە تەلەفۆنی وەرەگرم کاروان عەلی لە سلێمانی کاروانم کاتت باش فەرموو ئەم کاتت باش کاروان گوێمان لێتە فەرموو وەڵام پرسیارێکم هەیە بۆ بەهارخان بەڵێ بەهارخان تۆ جەناب دەتوانی لە بچیتە پاشی ئازادی کەسێک بەری خۆشەویستێکی کەسێکی خۆشەویستترین کەسی خۆت بەری لە پاشی ئازادی لە بەردەم کەناڵەکانی ڕاگەاندنە ماچی ئەو کەسەی خۆشەویستەکەی خۆ بکەیت وەکو هەڵسوڕایەکی ژنان کە تۆ دیفاع لەوانەکەی دیفاع لەو ڕووداوەکەی ئەتوانی خۆت بیکەی بە واقعی و دەستخۆشیش لە سۆرانەکەم پشگیری هەموو قسەکانیەکەم و منیش بەڕاستی دەنگم ناوە بە ئیسلامیەکان بەڵام پشگیری هەموو قسەکانی کاکسۆرانەکەم و کاکسۆران لەسەر حەقە و زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دوا پەیوەندی دایکی سارا لە سلێمانی وەرەگرین دایکی سارام کاتت باش فەرموو ئەم کاتەی تۆش باش ئەم کاتت باش فەرموو سەلام عەلیکوم عەلەیکوم ئەسەلام فەرموو دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی کەمکەیتەوە بۆی گوێت لە دەنگی ئێمە بێ دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس فەرموو دەستخۆشی لە کاکسۆرانەکەم زۆر قسەکانی حەقا ئەوە ئیسلام بوو ئافرەتەکان کە زیندە بەتاڵ ئەکران ئازادی گێڕایەوە بۆ ئافرەتەکان ئەو کاتە و هەر ئیستایش لە تەلەفۆنەکەەوە گوێت لە ئێمە بێ و دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم بکەیتەوە دایکی سارا بوو کاتێ ئەم هەموو ئافرەت و هینە ئەکوژرێ هۆکاری چییە؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت بارخان فەرموو ئەوەی پرسیارێک لە من کرا شتێکی شخصیە بە بڕای منەوەی کە توێت پرسیارێک لە منەگە ئامن چێکم لە پارکی ئازادی هەر کەسێک خۆی حڕە لەوەی کە چۆن ژیانی خۆی یان ئەو شتانی کە خۆی قەنەعاتی پێ پیادەیەەکە ئەوەی تریشی باز لەوە کات کە دایکی سارا باز لەوە کات کە لەوەی کە بڵێن ژن لەو سەردەمای خراپ بۆ نازامیان بۆچی ژن کوشتن زۆرە ئەوانە یاسایەک لە کوردستانە مامەڵە لەگەڵ ژنەکە کە سەر تاپا دژە ژنە ئەو یاسایەیە کە قەرار ئاات کە هەتا فرەژنی زۆر ببێت نەخێرمە بەسم کوشتنی ژنان زۆر ببێت قەتڵ و ئامێکی ژنان لە کوردستانە هەیە لە ساڵی 92ەوە تا ئێستا سەیری کێزانی چەندێک ژن کوژرانی پەیکەرێک کە کەس نازانێت کیە هەڕەشەیەک ئەمە هەڕەشی ڕاستەقینی بۆ سەر من ناتوانم ئازادی تاک لە کوردستانە من ناتوانم بڵێم هەر بەڵێ بە تەواتی هەڕەشەیە لەسەر هەر ئەو کەسێک کە پەیکەرەکەی دروست کردووە ئەوە حەقی ڕادەربڕینی خۆی بۆ کاتێک کە پەیکەرێکی دروست کردووە خەڵک هەیە ڕادەربڕینەکەی خۆی بە وتارێک ئەنووسێتەوە خەڵگێ بە شەعر ئەیکا ئەوش بە پەیکەرێک کردوێتی هێنایەتی لە ناو پارکێکا داینەوە ئێستا سووتەندراوە بێ ئەمە کردوشێتی بە ڕەمزی خەڵک تەنها هی ئەو نییە ئێستا ئەو پەیکەرە بەڵێ بارخان کاکسۆران دو پرسیارم زۆر بە کورتی ئەڵێن دەوترێت هێزە ئیسلامیەکانەوەی دژی مەسلەی ماچکردنی کوڕکچێک وەستانەوە دژی سووتانی پەیکەرێک نەبوون وەڵامیەوە ئەم شارە پڕە لە پەیکەر لە هی کەر و لە هینەوە تایەتی ئێمە دژی نەپەیکەرین بەو جۆرەی ئەمە حکومڕانی تایە
بە خۆشەویستی حەقیقی تەبەنیەکەین و باوەڕمان پێێتی بەوە باوەڕمان نییە کە ئافرەت ببێ بە سیلعەیەک بەدەست پیاوانەوە چەنی ویست چۆنی ویست چۆن پێی ڕابوار چۆن ویستی چێژی لێوەرگرێ و دوایش بیشی کوژێ و فڕیدای مامانەیە خۆشەویستی لە پەیکەر و لە ماچێکی ڕەمزیەوە بێ بۆ ڕۆحی ئینسانەکان بۆی کۆمەڵگە ژن ئازاد بن و نەکوژرێن و کۆمەڵگەشی تەندروست بێ کەواتە کێ بەرپرسیارە لە تەشەنەکردنی کەلتوری دەسەڵاتە بەڵێ ئایدۆلۆجیەتونڕەوانە کاندیدی دەرنەچوی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کاندیدی دەرچوی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بوورە کە لە دانیشتنی داهاتووی خولی داهاتی پەرلەمانە پەرلەمانتارە بی و بارخان چالاکی هەڵسوڕای بزوتنەوەژنا سوپاس با بەدەمونتان لە ئەستۆدیۆی تەواو ناتەبار بنێرانی بەڕست تا چوارشەمەی داهاتوو بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کاتێکی خۆش سپاس.